ئینزاجی و ئەنتەر میلان هەمیشە کێشەبوونە بەرامبەر مانچستەر سیتی. دۆرتمۆند و پاریس سان ژێرمان سێ خاڵی یاریەکەیان بەدەستهێنا. ئەمڕۆ بەرشلۆنە بەرامبەر مۆناکۆ یەکەم یاری خۆی لە چامپیۆنز لیگ ئەنجام دەدات. گواردیۆلا لە کۆنگرەی ڕۆژنامەوانی پێش یاریەکەی بەرامبەر ئەنتەر گوتی سەیری یاری کۆتایی چامپیۆنز لیگم کرد بەرامبەر ئەنتەر میلان لە ساڵی 2023. بەڕاستی ئەنتەر میلان بەرامبەر ئێمە یاریەکی زۆر باشیان کرد، بەڵام ئێمە بووین بە پاڵەوان. ئەم شەویش دووبارە بینیمانەوە کە ئەنتەر میلان بە تەواوەتی یاریەکی زۆر تۆکمە و بەهێزی کرد بەرامبەر مانچستەر سیتی. مانچستەر سیتی نەیتوانی پلانی بی و هەروەها گواردیۆلا نەیتوانی فەلسەفەی خۆی بە تەواوەتی زاڵ بکات لە یاریەکەدا بەرامبەر بە ئەنتەر میلان. دوای یاریەکە گوتی بەڕاستی ئەنتەر میلان هەروە بە ئاسانی نەبۆتە پاڵەوانی ئیتالیا. هەروەها گواردیۆلا لە دوای یاریەکە گوتی ئێمە بە ئەنجامەکە ڕازین، ئەمە بەواتای وا دێت کەوا بەڕاستی ئەنتەر میلان یاریەکی زۆر باش و تۆکمەی ئەنجامدا بەرامبەر فەلسەفەی مانچستەر سیتی و گواردیۆلا. و بابەتێکی تر کە دووبارە لە سۆشیال میدیا باس کراوە ئەویش وەمبوونی هالاندە لە یاریە گەورەکان و بەرامبەر تیپە گەورەکان. ئەم شەو بەرشلۆنە کاتژمێر 10 بەرامبەر مۆناکۆ بە سەرکردایەتی فلێک یەکەم یاری خۆی ئەنجام دەدات. بەڵام ئەوەی جێگەی داخە بۆ هەندرانی بەرشلۆنە ئەوەیە کە دانی ئۆڵمۆ ناتوانێت بەشداری بکات و تاوەکو 5 هەفتەی تر لە پێکانەکەی ناگەڕێتەوە نەو یاریگاکان.